Rojavayê Kurdistanê de me çûn muamele kir li gel dewletê Tirk wekû cîran, wekû piraniya yan jî bi giştî hudûd an sînûrê Rojavayê Kurdistanê bi Tirkiye re zaten yani li ser astê ku hewmeddayî û tu carî êrişkirdin çê nebû ji aliyê Rojavayê Kurdistanê ya dewleta Tirk. Demê dibêjin dewleta Tirk yani Bakurê Kurdistan zaten. Tu carî êrişkirdin çê nebû. Tenya çi bû? Tenya dir Rojavayê Kurdistanê de sîstemek hat avakirin. Ew sîstem ji boî û kêşeya Kurdî li ndir Tirkiye çareser nebe, ew sîstem xetereye yani. Sistema demokrasî, projeyê demokrasî ji bo dewleta Tirk xetereye. Çima? Yani bo xetereye ji ber ku sistema Rojavayê Kurdistanê gel pêk were û etirafê siyasî pêk were, ev sistem, ev ezmûn, ev nimûne gel derbasî xakê Bakurê Kurdistan bibe yan jî beşekî Kurdistanê dîtir bibe ve kêşeyekî mezin yani wê aştiyê pêk bîne desthilatdariyê hin partiya desthilatdariyê faşîzmê wê têk were kirin. Ji bo wê her cure dijminahî hat kirin. Yani gel em li ser cureyên dijminahiyê bêjin ji destpêka şoreşa Rojavayê Kurdistanê û heya roja me îro rojane binpêkirina mafê mirovan tê çêkirin. Rojane êrişkirdin ji aliyê Tirkiye li ser Rojavayê Kurdistanê tê çêkirin. Rojane xelkê me yê sivîl û şervanê ku bê xakê diparêzin tê kuştin. هەڵسوکۆتەکانی دەوڵەتی تورکیا لە دەرەوەی سنووری خۆی بۆ تەنانەت هەندێک جار لە ناو کوردی دەوڵەتی تورکیاشە وەکو تەسەکوع نازانم زۆر گەڕام بۆی کە وشەیەکی کوردی گونجاو بۆ چەمکی تەسەکوع بدۆزمەوە تەسەکوعی ئیستراتیجی جۆرێک لە پێخاوسی جۆرێک لە سەرسەرێتی جۆرێک لە سەرگردانی ئەوەی کە ئەزانم تەسەکوع چیەکە دەچێت دەرەوە لە ناڵەوە چەمکی ڕۆک ستەیت یا دەوڵەتی سەرکێش چەمکێکە پەیوەندی بە پەیوەندی نێودەوڵەتیەکان و بە ڕەفتاری دەوڵەتێکەوە هەیە وەک کاریگەریەکانی ئەو دەوڵەتە لەسەر ئاسایشی جیهانی زۆر بە خێرایی لەسەر شتانە ئاچوو معلوماتی ئینتەرنێت ڕۆناڵد ڕێژن لە ساڵی 1975 یەکەم کەس بوو کە ئەم چەمکەی بەکارهێنا و لەناو سیاسەتی نێودەوڵەتی بڵێن ئەمریکا لەلایەن وڵاتی کوبا وڵاتی یوگۆسلاڤیا و عێراق و لیبیا و یەمن و چەند دەوڵەتێکی تری خستە ناو قایمێ وەک ئەمانە وەکو دووەلی ماریقا وەکو دەوڵەتی سەرکێش وەکو دەوڵەتی یاساشکێن و ڕێزی کار بەرامبەر بە پەیماننامە و ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان سەیرکردن بە پێی تێڕوانی ئێستای ئەمریکا ئێران و سووریا و کۆریای شمالی و فەنزویلا مەسەلەن ئەو دەوڵەتانە کە وەکو دووەلی ماریقا سەیرەکرێت ئەمریکا کۆمەلگای نێودەوڵەتیەکان کە تەحمولی موشکلەیەکی گەورەی وەکو شێوانی ناوخۆی مەسەلەن دەوڵەتی تورکیانەکە یاخود حتا سزادانی ناوی ئابووری وەڵام ئەمانە هەمووی ئەگەری ئەوە هەیە و چاوەڕوانەکرێت پێی دنیای تێگەیشتن و مەرکەزی دراسات و سینتاکی گەورە یعنی ناوەندی لێکۆڵینەوە بێکردنەوە لە هەموو دنیایەکە شەحی یەکەم پێش حتا هەندێک توێژینەوە لەسەرەوە خستنەوەسەر پێش دەوڵەتیەکان بریتێ لە دەوڵەتی تورکیا لە ڕاستیە کە بکەوێت وە سزاکان لەبارەیەوە یان لەسەر وردەوە دەخەریکە دەستی پێکردووە چ لە کۆمەلگای نێودەوڵەتی بەگشتی چ لە یەکێتی ئەوروپاوە چ حتا ئەمریکا کە بەحساب دەوڵەتی تورکیایەکێک لە هاوپەیمانەکانێکی لە حلفی ناتۆیە و بەتایبەت ئیدارە تازەیی ئەمریکا پێ ناچێت هیچ یعنی شتێکی خۆشی بۆ دەوڵەتی تورکیا پێوێ تولەرانس یعنی بوردەیی زۆر گرنگە يعني لو جيت كلو خالني كذا دبي بو كيكو جاني اشتياني يتقبل كل بيت دي ايش مثل لما درت شيء جوره ماني دستور عراقي ل 2000 كدر سوا كومله بريا كوتمو ويدرس كدرنا دستور عراقي ما ديك دانا ما ديك سوتش بو سارش كنوي بين بو اساي كنوا قربو كنوا راكسي دواتر سجمي دواتر راكسي سي خاله والله كان يا اساي كنوا قربو
سەرکردنەوەی لەو چوارچێوەیە ئاسایکردنەوە و قەرەبووکردنەوە و جەڵانەوەی هێنرا بۆ شوێنی خۆی و هێنانەوەی دەرکراوە بۆ شوێنی خۆی ئەمە پێویستی بۆ وردەکانی زۆرە چونکە من عاشر قوما 40 يوما فصار منهم خلق 30 ساڵە لێرەژە دەبێت تۆ مەڵەیەکی لەگەڵاکی دەبێت بزانین تۆ مەڵەی لەگەڵاکی ئینسان ئەتوانێت ئینسانێکی نەرمونیان ئینسانێکی قبولکەری ئەویتر ئینسانێکی قبولکەری پێکۆژیانی ئاشتیانەوە بێت کە منم تۆ خابینم بریندارە بن تۆش بریندارە بن کەواتە بوونی خزمەت گوزاری باش بوونی دەستی کار ئەمەنە واکات کە پەیوەندی کۆمەڵایەتی پەیوەندی پێکەکان بەهێز بێت بەعز هەوڵێکی زۆریدا بۆی ئەمە نەیەڵێ بەعز هەوڵیدا تیپە وەرزشەکان لەسەر بنەمای نەتۆدانە لەسەر بنەمای ناسیۆنالیزمی کوێبیندانە تیپی عروبەی عەرەبە تیپی جمهوری بۆ نمونەی کوردە تیپی فڵان سۆلافی کوردە تیپی فڵانی تورکمانە ئاوادا بەشی کرد